پەیام لە سندوقی ڕەشدا بڕی قەرزەکانی سەروەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و گەندەڵی لە هەژمارە بانکیەکان و هەناردەی نەوتی هەرێم بڵاو دەکاتەوە. قەرزەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم زیاترە لە 8 ملیار دۆلار. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق کە وەڵامی سۆران عومەر پەرلەمانتاری عێراقی داوەتەوە، قەرزەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان تاکو سیویەکی سێی ساڵی 2023 بە 8 ملیار و 733 ملیۆن دۆلار دانراوە کە دەکاتە 12 تریلیۆن و 648 ملیار دینار. لە راپۆرتەکەدا بەشێک لە قەرزەکان بەم شێوەیە ڕوون کراونەتەوە: 3 ملیار و 662 ملیۆن و 527 هەزار و 657 دۆلاری پارەی پێشەکی بووە کە لە کڕیارانی نەوت وەریان گرتووە. 77 ملیۆن و 214 هەزار و 352 دۆلاری کرێی گواستنەوە و عەمبارکردنی بەرهەمەنەوتیەکان بووە بۆ کۆمپانیاکانی بەرهەمهێنانی کارەبا بۆ ساڵەکانی 2015 تا 2022. 208 ملیۆن و 627 هەزار و 982 دۆلاری کۆمپانیای پیراڵ پێترۆلیۆم لە بەرامبەر بەرهەمهێنانی غاز بۆ کارەبا. 1 ملیار و 4 ملیۆن دۆلاریش دەبێت بدرێتەوە بە کۆمپانیای KNOC کۆری بۆ ساڵەکانی 2019 و 2020 لە بەرامبەر قەرەبووکردنەوەی پاشەکشەی لە سازشکردن لە مافەکانی تێچووی دەرهێنانی نەوتی خاو. ساڵی 2023 بڕی 149 ملیۆن و 500 هەزار دۆلار. ساڵی 2024 بڕی 142 ملیۆن دۆلار. ساڵی 2025 بڕی 142 ملیۆن دۆلار. ساڵی 2026 بڕی 142 ملیۆن دۆلار. ساڵی 2027 بڕی 100 ملیۆن دۆلار. ساڵی 2028 بڕی 100 ملیۆن دۆلار. ساڵی 2029 بڕی 100 ملیۆن دۆلار. ساڵی 2030 بڕی 128 ملیۆن و 500 هەزار دۆلار. گرێبەست و هەژمارەکانی نەوتی هەرێم لە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق، وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم هیچ گرێبەستێکی کۆمپانیا ناوخۆییەکانی کەرتی نەوتی پێنەداون. دیوانی چاودێری دارایی عێراق ئاماژە بەوەش دەکات وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم داهات و خەرجی بەپێی سیستەمی ژمێریاری چالاکیە داراییەکان بە سجل و مستەنەدی دەفتەر تۆمار نەکردووە، بەڵکو لەسەر بەرنامەی ئێکزڵ داهات و خەرجی و قەرزی تۆمار کردووە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی عێراق داهاتووە وەزارەتی سامانە سروشتیەکان هەژماری بانکی لە 5 بانکی دەرەوە هەیە و ئامادە نەبووە بە مەبەستی وردبینی پێیان بدات. هەر بە گوێرەی راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی عێراق، یەک هەژماری بانکی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە بانکی منارە و ئارتی بانک لە هەولێر وردبینی کراوە دەرکەوتووە لە گۆڕینەوەی دۆلار بۆ دینار لە بانک جیاوازی هەیە، لە یەکێکیان 30,000 دۆلار، لەوەی دیکەیان 46,000 دۆلار. لە هەناردەکردنی نەوتی هەرێم لە 3 مانگی یەکەمی ساڵی 2023 زیاتر لە 500,000 بەرمیل نەوت نادیارە. لە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق داهاتووە لە مانگەکانی 1 و 2 ساڵی 2023 بەپێی ئەو داتایی وەزارەتی سامانە سروشتیەکان پێشکەشی کردووە 32 ملیۆن و 194 هەزار و 426 بەرمیل نەوتی خاوی هەناردەی بەندەری جیهانی تورکی کردووە. بەڵام بەپێی بەڵگەکانی کۆمپانیای سۆمۆ 32 ملیۆن و 728 هەزار و 324 بەرمیل نەوتی هەناردە کردووە، واتە 533 هەزار و 898 بەرمیل نەوت نادیارە.